بەڵێ سەبارەت بەم بابەتە کە ڕێکارەکانی خۆپارێزی لە نەخۆشی تای خوێنبەربوون کە یەکەم حاڵەتی نەخۆشی تای خوێنبەربوون بووە لە ئاکرێ تۆمارکراوە، دەمانوێت زانیاری زیاتر وەربگرین. ئەویش بە میوانداری دکتۆر سەروار موسلیح بەڕێوەبەری تەندروستی ئاکرێ کە لەگەڵمانە. سپاس دەکەین کە لەگەڵمان ئامادەی دکتۆر. لە تۆمارکردنی یەکەم حاڵەتی نەخۆشیەکە ڕێوشوێنە تەندروستیەکان چین کە دەبێ بگیرێنە بەر؟ بەڵێ ئەو کاتت باش بەیانی باش بەڵێ یەکەم خۆی ئەو نەخۆشیت تا خوێنبەربوون دەمێکێ یعنی وەکو بڵێ لە خواروی عێراق بەربەڵاو بووە. ئەمەش هەر ئەو کات ڕێنمایی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری گشتی دۆک دەرچووە خۆپارێزی ئەو نەخۆشیە زیاتر وەکو بڵێ متعلقە بە ئەوانەی تعامل لەگەڵ ئاژەڵ دەکەن، یعنی ئەوانەی یان ئاژەڵ بەخێو دەکەن یان ئەوانەی ئاژەڵ سەر دەبڕن، ینی با بڵێن قەسابەکان، یان ئیجا ڕێکاری خۆپارێزی لێرە دەست پێ دەکات. یعنی دەبی ئەوانەی کە ئاژەڵ بەخێو دەکەن چ حیوان بیت چ چێل بیت دەبی ئاگایان لە خۆ بیت، خۆیان بپارێزن، ڕێنمایی بەیتەری وەربگرن. ئەگەر ئەو حیوانە یان ئەو چێلە با بڵێن کردنی هەبیت مەفرۆزە بڕەش جێ حەوانەوەیان ینی بڕەشێنن. ئەو ئافرەتانەی کە تعامل خانمان ینی کە تعامل لەگەل گۆشت دەکەن، جا گوشتی با بڵێن حیوان بیت چێل بیت لە ماڵێ مەفرۆزە ڕێکاری خۆپارێزی بەکاربینن، ئەویش دەستگۆڕکە و ماسکە و گوشتێکە جوان بکۆڵێت. ڕێکارەکانی دی ینی بەگشتی مەفرۆزە ئەو قەسابانەی یان بە بڵێن ئەو سەربەرخانەی ئەوانەی لەسەر شارع و با بڵێن محلات لەوێ ئاگان لە خۆبیت، ینی لەوێ قەدەغە بکرێت. دەبی لە حیوان لە سەربەرخانە یان لە مەجزەرە وەکو بڵێ بێتە ئەوە کرێن، ینی بێتە ڤەکوشتن. ئەوانە نەخێر ڕێکاری خۆپارێزیە الحەمدوللیلا ئەمەش ئەوانەمان جێبەجێ کردیە و دەمەکە جێبەجێمان کردیە و بەردەوامینیش. باشە دکتۆر، وەک هەڵمەتی هۆشیاری ئێستا جەنابەت باسیەوەت کرد کە خەڵک لەسەر شەقامەکان حیوان سەردەبڕێت، تا چەندێک سەردانی ئەو شوێنانە ئەکەن کە ئاژەڵان تایدا سەردەبڕدرێن یاخود شوێنی سەربڕخانەکان، تا چەندێک لەوێ ڕێنمایەکان جێبەجێ ئەکرێت و چۆن لەوێ ڕێنماییان پێدەدەن؟ بەڵێ هەر لە بیداتی ئەوەی با بڵێن ئەو نەخۆشیە لە ڕێی قایمەتی قەزای ئاکرێ ئەمە بە کتابی ڕسمی ینی بە نووسراوی ڕسمی تەبلیغمان کردینە لە هەموو قەزا و ینی لە هەموو ناحیەکان و گوندەکان هیچ سەربەرخانەیەکی سەر شارە مەفرۆزە نەمینێت و الحەمدوللیلا زۆر بە باشی ینی ئەو مەوزوعە جێبەجێ دەکرێتن. و لە ئاکرێ مەجزەرە هەیە و لە ناحیەکانیش هەیە، هەگەر ینی گوشت حیوانی سەر ببڕێت دەبی بچتە مەجزەرەی قەسابخانە چکە لەوێ هەموو ڕێنمایەکان جێبەجێ دەکرێن. ئەوجا ڕێنمایەکان ڕۆژانە ینی وەکو بڵێ هۆشداری بەڵاو دەکرێتەوە و خەڵکێکە تێدەگەینین و لە ڕێی تیمەکانی تەندروستی سەردانی مەجزەرە ینی سەربەرخانە و قەسابەکان دەکرێت. ینی ئەو الحەمدوللیلا هەتا ئێستا وەزعەکە باشە، بەس ینی ئەو ئیشە با بڵێن بەردەوامە، ینی ئەو نییە تو بڵێ ئەو ڕووکە کردم تەواو، ینی دەبی بەردەوام سەرەدەری لەگەل ئەو شتە بکە، ینی بە جوانی. دەمێ بزانم چۆن چاودێری قەسابەکان دەکەن، واتە پشکنینیان بۆ دەکەن؟ بەڵێ ئەوە لە دوو ڕێنمایی دەرچووە خاتون، ڕێنمایەکی وەکو بڵێ وەزارەتی کشت و کاڵ زیراعە لە بوو بەشی ڤێترنەری یان بەیتەریە، ئەوانندێک ڕێنماییان هەیە لە بوو قەسابەکان و سەربەرخانەکان و هەندێک ڕێنمایی تەندروستیش هەیە لە وەزارەتی تەندروستی لومەدێت. یعنی بوو نمونە تیمەکانی مە لە بەشی خۆپاراستن زێرەڤانی ساخلەمی ڕۆژانە سەردانی مەجزەرەی ئاکرێ دەکەن و قەسابەکان دەکەن و خصوصان مەجزەرێک ینی لەبەر چکە لەوێ سەردەبەردرێت دەڕشێنن و لە ناحیەکان دینارتەیە بجی لە گرەسێنە ینی متابعات دەکەن. هەگەر جێگایەک بزانین قەسابێک لەسەر شارع یان لە کۆڵانێک با بڵێن ینی مەسەرەن گوشتی دەفرۆشیت یان حیوانی لەوێدانە ڕێنماییان دەکەین دەڵێن نابیت یان لێ قەدەغە دەکەین، ڕێنمایی دەدەینە ئەو کەسانەی ئەوانەی کە فەلاحن ینی حیوانیان هەیە چێلیان هەیە ڕێنماییان دەکەین ینی چاویان لێبیت خۆیان بپارێزن بڕەشێنن. باش دکتۆر، دەمەوێت بزانم چۆن یەکەم حاڵەت دەستنیشان کرا، نیشانەکانی چی بوون
و ئەگەر حاڵەتی دیکە هەبێت چۆن بەدواچوونی بۆ ئەەکەن؟ بەڵێ پێشی تقریبا بڵێن هەفتەیەک 6 ڕۆژ نەخۆشێک سەردانی نەخۆشخانەی گوڵانی گشتی لاکی کردبوو هەندێک وەکو بڵێ ئەو ئاعرازانەی هەبوو یعنی خۆی ئاعرازەکان چییە یعنی تاچی قورسی تاچی زوری دەگریت سەر ئێشەی دەگریت دکتور کە دەیبینیت یعنی وەکو بڵێ کە فەحسی دەکات کە شکل و دروست بوو یان کە دڵنیا ینی کە کەوتە بواری ئەوەی ینی شکێک ئەمە وحدێکمان هەیە پێ دەڵێن وحدەی عەزل یان ئەوە دەکەین ینی لا دەدەین وحدەی خاصمانەیە لەوێ عیلاجەکەی وەردەگریت و خوینی لێ وەردەگرن خوینەکە دەستە بەڕێوبەتی گشتی تەندروستی دهۆک لەوێ تاقیگەی مەرکەزی هەیە لەوێ فەحسەکە لەو دەکرێت ئەگەر لەوێ فەحسەکە وەکو دەڵێ پۆزتیڤ دەرچوو ینی ئەنجامی پشکنینەکە دەرچوو کە هەیتی دەنێرێتە مختبەری مەرکەزی لە بەغدا لە بوو تاکید هەکە لەوێش پۆزتیڤ دەرچوو ئەوە کەواتە ینی گومانی تێدا نابیت کەوە ئیجامە یەکەم حالەت پێشی تقریبا هەفتەیەک 6 ڕۆژ سەردانی نەخۆشخانەکرا دکتورەکان چارەسەریان دایە و عەزلیان کرد نەتیجەکەش دەرچوو پۆزتیڤ بەس ئەلحەمدولیلا نەخۆشەکە زۆر باشە ئەسڵەن نادیتەوە ماڵێ یان زۆر باشە دکتۆر ئەوەی کە گرنگە بیزانین سەبارەت بەم نەخۆشی ئەوەیە کە هەندێک پەتا هەیە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە هەندێک هەیە توش بوو دوای چەند ڕۆژێک هەستی پێکە ئەم جۆرە تای خوێنبەربوونە چ جۆرێکیانە زۆر بە خێرایی نیشانەکان لە نەخۆش دەرەکەوێت یا چەند ڕۆژە دەخایێنێت دواتر نەخۆش هەست بەوە دەکات کە هەڵگری ئەو وەڵڵاهی خێرایی بەڵێ وڵی نیشانەکان بە خێرایی دەردەچن ینی ئەمە ڕێنمایەکانەوەیە هەر نەخۆشێکی هەستی بە تاچی قڕس کرد یان سەرێشێکی با بڵێن طبیعی نەبوو یان هەر ژانێکی عامی ینی وەکو بڵێ جسمی عامێشە مەفروزە سەردانی دکتۆر بکات ینی چکە هەر پێشی ئەو نەخۆشیش کە زەمەنی با بڵێن وەختی کۆڕۆناژ بوو ینی هەر ئەو ڕێنمایانە هەبوون ینی کە تو هەستت کرد تاچی قورست گرتیە و سرت دێشی وەکو بڵێ طبیعینی مەفروزە سەردانی دکتۆر بکەی ئەو جا خصوصا ئەوانەی کە تعامل لەگەڵ ئاژەڵ دەکەن ینی ئەوانەی کە تعامل لەگەڵ ئاژەڵ دەکەن ئیستا بوونمونە ئەو نەخۆشەی مە کە دەرچوو هەلگری ئەو ڤایرۆسەیە خۆی ینی تعامل لەگەڵ حیوان دەکات ئیجا ئەوانەی کە حیوان بەخێو دەکەن ئیجا چێل بیت یان حیوان بن ئەمە ڕێنمایان لەوان ینی دووقاتە لەگەڵ ئەوانەی دی ینی هەر ئیش ینی وەکو بڵێ ژانە سەرێک تایەک هەبوو مەفرۆزە سەردانی دکتۆر بکەن و خەڵکی ئاسایش نەفسی شتە دکتۆر بۆ خۆتان دەزانن کە نەخۆشیەکە بە جۆرێکە کە نیشانەکانی لە ئاژەڵەکە دەرناکەی بەڵام لەسەر مرۆڤ دەرەکەی بە چ جۆرێک بزانن ئەم ئاژەڵە هەڵگری ئەو جۆرە گەنەیە و جیای بکەنەوە لە ئەو ئاژەڵانەی دیکە کە لە ناو سەربڕخانەکان هیچ نیشانەیەک دەرەکەوێت؟ ناوەڵا نیشانێکی لە ناو ئاژەڵ نییە بەس هەکەر ئاژەڵەکە خۆی شتێکێ پێ دەڵێن کردنی ینی ئەوانەی تعامل لەگەڵ حیوانات دەکەن دەزانن ئەگەر ئاژەڵەکە چکە و نەخۆشیە بە دوو شێواز نەقل دەبیت ئەو کردنیەک هەیە وەکو بڵێ مێشێکی کچکێ خۆی دەشتە ئاژەڵەکەی بەو کردنیەی نەقل دەبیت و بە گوشتیش نەقل دەبیت ینی بە ئاژەڵەکە خوشی نەقل دەبیت ئەوانەی کە تعامل ینی هەڵسوکەوت لەگەڵ ئاژەڵ دەیکەن با بڵێن یان بەخێو دەکەن یان سەر دەبڕن دەبی زۆر خۆیان بپارێزن خۆ پاراستن ماسکە دەستگۆڕکە کەفی بکەنە دەستی خۆیان سەدریەی بکەنە بەرخۆیان کە تعامل لەگەلی دەکەن قەسابێک مەجزەرە وەختی حیوانی دەفروشی لەوێ هەموو ڕێنمایەکان جێبەجێ دەکرێن ینی ڕێنمایی بەیتەڕی و تەندروستی هەموو جێبەجێ دەکرێن کە گوشتەکەت کڕی کە برتە ماڵێ ئافرەتان مەفرۆزە لە ماڵی کە هەڵسوکەوت لەگەڵ ئەو گوشتە ئێجا بڕینە کۆڵاندنە دەبی خۆیان بپارێزن ینی مەترسێن بەس خۆیان بپارێزن کەفی لە دەستکەن ماسکی لەبەرکەن و گوشتەکە دەبی بە جوانی بکۆڵێت هەکەر ئەو شتانت کرد ئینشاءڵڵا دوور دەبی لە نەخۆشیەکە و هەتا ئێستالاک هێمە یەک حالتمان هەیە بە بڵێن پۆزتیڤ حالەتەکی دیمان هەیە گومانەویە بەس هەردوو چیان یەکە چیان هەر ئەوەی کە پۆزتیڤ دەرچوویتەوە ماڵی دیکەش لە ناو خەستەخانەیە وەزعی زۆر باشە بەس وەکو عام دەبی خوپاراستنەکی باش بکرێتن ڕاستی چکە مەترسی دارە بەڵێ بەو هیوایی کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەلامەت و تەندروست بن لەم تایە و لە هەموو پەتاکانی دیکەش سپاس بۆ دکتۆر سەروار موسڵیح بەڕێوەبەری تەندروستی ئاکرێ کە لەگەڵمان بوویت.